دەسەڵاتدارانی ئیران هەڵمەتێکی نوێیان بۆ ناچارکردنی ژنان بۆ پۆشینی سەرپۆشی ئیسلامی ڕاگەیاند و دوای دەمانگ لە گیان لەدەستدانی ژنێک لە ژێردەستی ئەواندا پۆلیسی ئاکار گەڕایەوە سەر شەقەمەکان و ناڕزایی سەرتاسەری وڵاتەکەی لێکەوتەوە. پۆلیسی ئاکار دوای مردنی مەسا ئەمینی تەمەن 22 ساڵ لە مانگی سپتامبری ساڵی ڕابردوودا تا ڕادەیەکی هەرەگەورە پاشەکەشەیان کرد لە کاتێکدا دەسەڵاتداران هەوڵیان دەدا بۆ کۆنتڕۆڵکردنی نەڕزاییە بەرفراوانەکان کە داوای ڕوخاندنی ئەو دەسەڵاتدارە ئاینیان دەکرد کە فەرەتر لە 14ەیە فەرمانڕەوایی ئیران دەکات. خۆپێشاندانەکان تا ڕادەیەکی زۆر لە سەرەتای ئەم ساڵدا دامرکاندەوە بەهۆی سەرکوتکردنی تۆندەوتیژانە کە تێدا فەرەتر لە 500 خۆپێشاندەر کوژران و نزیکەی 20,000 خۆپێشاندەر دەستگیر کران. بەڵام زۆرێک لە ژنار بەردەوام بوون لە پێشیلکردنی یاسای جلوبەرگی فەرمی بە تایبەت لە تارانی پایتەخت و شارەکانی دیکە. پۆلیسی ئاکار بە دەگمەن لە شەقەمەکاندا دەبینران و لە مانگی دیسامبر تەنانەت هەندێک راپۆرت هەبوون کە ڕەتکراونەوە گوایە ئەوان لە کاردا نەهێڵدران. دەسەڵاتداران بە درێژایی قەیرانەکە پێداگریان لەسەرەوە دەکرد کە ڕێساکان گۆڕانکاریان بەسەردا نەهاتووە. مەلەکانی فەرمانڕەوای ئیران سەرپوش وەک پایەیەکی سەرەکی شۆڕشی ئیسلامی دەزانن کە ئەوانی هێنایە سەر دەسەڵات و جلوبەرگی ئاساییتر بە نیشانەی داڕمانی ڕەوشت لە ڕۆژاوە دەزانن. ژەنڕال سەعید مۆنتەزر المەهدی وتەبێژی پۆلیس ڕایگەیاند. با تقدیر و تشکر از قاطبه دختران و بانوان لە کاتێکدا ئێمە سپاسی زۆرینەیە و کس و خانمانە دەکەین کە بە ڕەچاوکردنی ستانداردەکانی کۆمەڵایەتی و کۆدی جلوبەرجی ئاسایی بەشداری لە ئاشتی دەرونی کۆمەڵگادا دەکەن. پۆلیس هیچ بژاردەیەکی نییە جگەلەوەی کە لامڕۆوە هەردوو پۆلیسی بە ماتۆر و پیادە لە سەرانسەری وڵاتەکەدا بڵاو بکاتەوە بۆ ئەوەی هۆشداری بەو ژنانە بدات کە بەداخەوە هیچ گرنگیەکیان بە دەرەنجامەکانی جلوبەرجی نائاسایی نەدا و پێداگری لەسەر شکاندنی ستانداردەکان دەکەن. ئەگەر بێت و پابەند بە فەرمانەکانی پۆلیس نەبن ئەوا بە شێوەیەکی یاسایی ڕوبەڕوویان دەبنەوە و ڕەوانەی دەسەڵاتی دادوەری دەکرێن. لە تاران ژن و پیاوی پۆلیسی ئاکار دەبینران کە بەڤان لە شەقامەکاندا دەسوڕانەوە. شەڕی پۆشینی سەرپۆش لە پاییزی ساڵی ڕابردوودا بۆ دەنگی ناڕزایی و هاوارێکی بەهێزی ڕێپیاوانەکان کە ژنان ڕۆلی سەرەکییان تێدا دەگێڕا. خۆپێشاندانەکان کە بە زووری لە گەنجان پێکاتبووە بە خێرایی پەرەیان سند و بوو بە بانگەواز بۆ ڕەخاندنی فەرمانڕەوایی ئاینی ئیران. حکوومەتی ئیران بێزاری دەربڕینەکان بە پێلانێکی دەرەکی دەسانێت. چەندین کەسایەتی ناوداری ئیران بەشداریان لە ناڕەزایی دەربڕینەکاندا کرد، لە نیوانیاندا دەرهێنەر و ئەکتەرە دیارەکانی سینەمای وڵاتەکە. چەند خانماکتەرێکی ئیرانی دوای دەرکەوتنیان لە نێو خەڵکدا بەبی سەرپۆشی و یاخۆت پشتیوانی کردنیان لە خۆپێشاندانەکان دەست بەسەر کران.